ئەم سێ شتێکی ئێستا ئیشارەتم بۆ کرد تەنها شێوازی تائی کراوەم پیشانداون لە سەرەتادا و لە ناوەڕاستاوە دانێکیشان لە کۆتاییەوە سەیرێکی جوانەکەم ئێستا هەنگاوی یەکەمی تێگەیشتنمان لەم دەرسە ئەوە بوو کە باسمان کرد جیاوازی نێوان تاءەکان و شێوازی خوێندنەوەی تاءەکان لەکوێ دەیخوێنەوە لەکوێ دانی پێیان لەکوێ بەها باسیەکەین ئەوە تانزانی ئەگەر بە یەک وشەمان هەبوو کوڕە ئێمە تاکە بەچی ئەڵێن بەها باشە بەڵام ئەگەر ئیزافەمان کردە لای شتێکی تر کوڕەتون قەدەم وایە کوڕەتون سەلە ئەو کاتە ڕێک ئەبێت تاکە وەکو تایی کراوە دان پێ بدەین ئەمە هەنگاوی یەکەم هەنگاوی دومی تێگەیشتن لە مۆزوعە چییە ئایا هەموو تائێک تائی ئەسڵی فعلەکەمانەکە ئێمە باسیەکەین بۆ نمونە سەکەتە واتە چی بێدەنگ بوو بە فعلی ماضی سەکەتە واتە بێدەنگ بوو ساکیت واتە بێدەنگ ئایا سەکەتە ئەو تائە هی خۆیەتی یان تائی ترە و ئێمە لێمان تێکچۆ وازانین کە هی خۆیەتی باشە وەڵامیتەوە هی خۆی نییە چۆن نا ئاخر خۆ هیچ تایەکمان نییە بۆ هیچ کەسێ بگەڕێتەوە بۆ کەسی سێهەمی تاک تامان نییە بگەڕێتەوە کەواتە هی خۆیەتی سەکەتە بێدەنگ بوو ئێستا باسی چیەکەین بزانین چۆن جای بکەینەوە جا ئەم ئیخۆی نییە ئیشی ئەم ڕۆمانەکە جای بکەینەوە کە بیناسینەوە باشە سێریکە جانەکەم تایەکمان هەیە بەم شێوازەیە جوان تماشای ئەم تاانە بکەن بە تکا تایەکمان هەیە چی لەسەرە سکوونی لەسەرە وایە تایەکی ترمان هەیە زەممەی لەسەرە تایەکمان هەیە فەتحەی لەسەرە تایەکمان هەیە کەسرەی لە ژێرایە تایەکیشمان هەیە هی خودی فعلەکە خۆیەتی باش ئەم تائی کە سکوونی لەسەرە تایبەت پێڵێن تایی چی تائی تەئنیث واتە تائی کچانە تائی ژنانە باشە بەڵام ئەو تاءانەی کە فەتحە و کە زەممە و کە کەسرەیان لەگەڵدا پێیانەوترێت تائی فاعیل باشە پێیانەوترێت تائی فاعیل بۆ نمونە ذهبت تکایە ورد تماشای ئەو هینە بکەن کە من ئێستا ئەیڵێم و تەلەفۆزیەکەم ئەمە باش سەیری جوان ئەگەرتان لە تەلەفۆزی وشەکانی من بێ ذهبت إلى المدرسة واتە چی ڕۆیشتم وایە ذهبت إلى المدرسة باشە کەواتە ذهبت تاکە تایی کێیە تایی منە باشە ذهبت إلى المدرسة ڕۆیشتیت بۆ کوێ بۆ قوتابخانە ذهبتی تیەکە بۆ کێیە بۆ تۆی وەڵام بۆ کچ وایە کەواتە تو تا لەگەڵ تی هەرسێکیان پێیان ئەڵێن چی پێیان ئەڵێن تائی فاعیل تائی ئەو کەسەی کە ئیشەکە ئەکا نەک تائی خۆی باش ئەو تائی کە سکوونی لەسەرە تائی کچانەیە یعنی هەر کرد ذهبت ڕۆیشت دیە ذهبت ئەو ڕۆیشت واتە کچێک ڕۆیشت باشە تائی سکون تائی کچانەیە تاء التأنيث الساكنة باشا أو تاء للنساء فقط لكن التاء المضمومة والتاء المفتوحة والتاء المكسورة كلهم يسمى بالتاء الفاعل لأنه يرجع إلى فاعل أو فعل شخص يفعل الأشياء أو يفعل الأفعال باشا زور باش كواتت شون من أمام لقل أمام جاب كموال لو تاء كإسم الباسية باش شون ئێستا سەکەتە خۆی فەتحەی لەسەرە ئەی باش شما مۆسا من چۆن تائی فاعیلی مخاتەب کە لەگەڵ دووەم کەسا قساکەی لەگەڵ سەکەتەیە جای بکەمەوە بە وەڵامێکی زۆر ئاسان هەر فعلێکتان بینی جوان خەیاڵتان لە ئەم ڕستەیە بێ هەر فعلێکتان بینی سێپیتی بوو تایەکە هی خۆیەتی ئەتوانن بۆ ملاحەزە بنووسن خێرا لەبەر دەستانە هەر فعلێکتان بینی سێپیتی بوو تاکەی کێیە هی خۆیەتی سەکەتە هی خۆیەتی ئێستا لە نمونەکانیشا جوانتر بۆمان دەرەکەوێت نووسیتان ئێستا باسی شتەکەین و نمونەکەشی باسەکەین سەکەتە بنووسە کەەوە تاکەی خۆیەتی
بەڵێ ئەو ئێستا باسمان کرد سەیری کەجیانەکەم ئەتوانن ئەمە وەکو نمونە بنووسین بڕ لە کۆتایی فعلەکە سەکەتە فعلێک نییە واتە چی بێدەنگ بوو بۆ ئەوەی کە ئەم تا ئەسڵیە جا بکەینەوە ورد ماشای ئەمە بکەن لە تاکانی تر سەکەتە سەکەتوو ئەمەیان تایی چی ئەو تا زەمەی لەسەرە یخۆی نییە بەستە هاوتم لە فەتحەکەیە سەکەتوو واتە من بێدەنگ بووم سەکەتە تۆ بێدەنگ بووی سەکەتی تۆ بێدەنگ بووی بەڵام بۆ کەس بەڵام سەکەتی یەکەمی خۆیەتی ئێستا بۆ ئەوی ئەوە جیا بکەین و ئەم نمونەیان نووسین لەرێ سا کە تا ت کامیان تای خۆیەتی و کامیان تای خۆی نییە ئەوەی چی؟ ئەوەی فەتحەکەی لەسەرە تای ئەسڵەکەی خۆیەتی ئەمەشیان تای تەئنیسی کچانێ تا ئەتەئەنیث باشە؟ باش سەکەتەت ئێمە ڕێک ئەیناسینەوە بەم سکوونێ ئەمە تا ئەمە ئەسڵەکە نییە ئەمیان ئەسڵەکەی هەردووکیشیان بەیەکەوە هاتون ئێستا ئێمە ئیشەکەی ئێمە ئەلێرەوە دەست پێیەکە هەنگاوی سێهەم لە کۆتایی لەکوێ ئێمە تا بەکراوەیی ئەنووسین خاڵی یەکەم في آخر الفعل لە کۆتایی فعلە فعلمان هەیە خیرەکەی چییە تایی کراوەیە تاو ئەمە شوێنێک شوێنی دووهەم یەکسەر ئەڕێن بۆ شوێنی دووهەم بۆ نمونە سەکەتە تا ممدودة أو المفتوحة لأنه في آخر الفعل هيك شيء ثانية دو في جمع مذكر السالم جمع مذكر السالم نشانكين بيوتن سيدي كان وتم نشاني جمع مذكر شيا وأنونو يا أنون أي نشاني جمع مؤنث سالم شيا ألف تاء ألف تاء أي جمع تكسير نشانك شيا هیچ نیشانەی نییە تەکسیر واتە چی؟ تێکشکاو واتە هیچی بەسەر هیچەوە نەماوە قاضی بووە بە چی؟ بووە بە قوضات وایە قەلەم بووە بە چی؟ ئەقلام باشە بەڵام مەریەم ئەبێ بە مەریەمات باشە مجەلە ئەبێ بە چی؟ مجەلە ئەبێ بە چی؟ جەمعەکەی مجەلات هەر شتێک ئەلف و تاء بوو ئەخیرەکەی پۆلینۆ الفتاء أخيرك تأي كراونيا تأي كراونيا أخيرك كواتر لجمع مؤنثي سالميش دا لجمع عفوا أوا هلا نسراو أما لطيبة هلا نسراو لجمع مؤنثي سالميشا إما تاء بخ كراوي دنوسين كواتر كم لكوتاي فعلا تامان هي كراوة به هلو لجمع مؤنثي سالميشا تاء من هي شي به كراوة به أما مفردك شيء زانه دس هالبرن مفردي اما خوي جمع مؤنث سالم نيا اما جمع مؤنث سالم نيا اما جمع مؤنث شنك بچي ازانم بالفتاء ازانم جمع مؤنث سالمه ها الفتاء كان يسور كردوا مفردي اما تشيا تشيتر تشيتر باران مكتب تشيتر مكتب نيا جقلت اروند نا لاس نا مكتوبنا آدية مكتبات مكتبات شون كجمع مؤنث أبي مفرد دكشي هر شي به هر مؤنث به أما مؤنث نيا باشا شون أما بكم بجمع مؤنث سالم علم مكتبات باشا بالفتاء مجلد هاوتم كأوسطم بها أي خير مجلد نيا خوي بس ما شي مجلة مجلة ببورا مجلة باشا بلام كاتك هاي كم جمع مؤنث سالم علم مجلات جانكم ما بس كم مكتوبات هي مكتوبة هذا مكتوبات با بس من ما بس ما هو مفردي مكتبات شيء أو يتم مكتوبة مكتوبة واتنوسراو والمناظن مكتوباتي كاك أحمدي الشيخ ويا نوسرا وكاني كاك أحمدي الشيخ مكتوبة جوازة مكتوبة أبي بمكتوبات بلام هربتي يكري بألفوتاء جمع مؤنث سالمة دو شوين تاء بكراوية نسين يا كم كوتاي فعل
دوو کۆتایی جەمعی مؤنەسی سالم بەچی بزانام جەمعی مؤنەسی سالمە ئەخیرەکەی چییە؟ ئەلفوتە 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 تێگەیشتنەوە ئەچینە سەر سێهەم سێهەم بیرتانە لە تائی مەڕبوطەیە شتێکمان وتمان ئێمە لە فعلی سێپیتیە تا بەخڕی ئەنووسین بەو مەرجەی وشە سێپیتیەکە ناوەڕاستەکەی سکون نەبێ ئەوەتان بیرماوە زەیتمان هێنا بەیتمان هێنا باسمان کرد لە ڤیدۆکە شاوزام هەر بۆم ناردن وتمان بەخڕی ئەینووسین بەو مەرجەی کە فعلێکمان نەبێ یان وشەیەکمان نەبێ ناوەڕاستەکەی سکون بێ بۆ نمونە ئەنجام مادام ئەو مەرجە لەوێ قبوڵ نەبوو با لێرە قبوڵ بێ سێهەم فعلێکی سولاسی ببوریا ئیسمێکی سولاسی کە ناوەڕاستەکەی ساکین بێ بنت ناوەڕاستەکەی چییە؟ ساکینە ئەی بەیت ناوەڕاستەکەی چییە؟ ساکینە ئەی زەیت ئێکەواتە کە ناوەڕاستەکەی ساکن بێ هیچ شتێکمان هەیە بتوانین عەرەبیە بنووسین ئەمە هەیە ئەمە شتیواتان قەت بیستۆ بڵێ وەڵا ئەوە زەیتە کاکە ئەوە بێ بە زەیت نەخێت کەواتە پیتێکمان نییە سێپیتی بێ و ناوەڕاستەکەی سکون بێت و هەروەهاش تا ئەکەشی بەخڕی ئەمە بتوانین بنووسین شتی وامان نییە ئیلا لەو حاڵەتەیە پێویستمان بەچی هەیە پێویستمان بۆ یەکە تاەکەمان چی بێ تائێکی کراوە بێ لەبەر چی لەبەر لئەنەه وەسەطها الساکن بەڵێ سیرکە جانەکەم کەواتە خاڵی سێهەم چ کاتێک تا بەکراوەیە نووسین لەو ئیسمە سێپیتیانەی کە ناوەڕاستەکەی سکوونە دووەمە کەشمان بیر ناچێتەوە لە جەمعی مؤنەسی سالمە یەکەمیشمان بیر ناچێتەوە لە فعلێکە کە سێپیتی بێ و تاکەش هی خۆی بێ خاڵێکی تر لە جەمعی تەکسیری ئێمە تا بەکراوەی ئەنووسین زۆر جار هەموو کاتێک نا بۆ نمونە ئەمە مفردەکەی وەقتە وەقت جەمعەکەی چییە؟ ئەوقات پۆلینۆ قسەی تیا نییە هیچ خاترگرتنێکیشی تیا نییە جەمعی تەکسیر ئەبێ لەبەرمان بێ باشە جەمعی تەکسیر ئەبێ لەبەرمان بێ پێویست بە یاسای نییە ینی عەرەب وا قسەی کردووە چاری ئێمە نییە ئێمەش خۆمان بۆ نمونە ئەگەر عەرەبێک ڕزمانی ئێمە بخوێنێ تەنانەت جەمعی وا ئەدۆزێتەوە کە هەر خۆمان نەبێ هیچ موسڵمانێک تێیناگە وایە ئەڵێن کاکە بۆ وایە ئەڵێن کاکەتی زمانی خۆمان نییە بە ئارەزوو وایە یعنی ئەوانیش مافی خۆیان هەیە بە ئارەزووی خۆیان جەمعەکانی خۆیان دروست بکەن و کەسیش ئەو مافیان ناتوانێت ئەو مافیان لێ بسێنێتەوە وایە کەواتە جارێک بە تایی خەڕ کردوێتی جارێک بە تایی کراوە کردوێتی گرنگەوەی ئێمە بزانین ئەوقات جەمعی چییە بەس هەندێک شتیشمان بیستووە ینی پێویست ناکە ئەوەندەشی قورس بکەین لە ڕۆژانەیە هاڵێ ئەوقاتەکان و ئەوقات و سەڵات یان ئەی بیستین ئەی بینین لە شوێنان کە نووسراوە تێگەین کە مفردەکەی چییە بەمانەوە هاڵێ بە سیلەی ڕەحمی خۆمان ئەی ناسینەوە کە ئەمە بە ئەسڵ چییە جەمعی تەکسیریشمان هەیە کە ئەخیرەکەی چی بێ بە تایی کراوە بینووسین یەکەم ئیسمێکی فعلێک کە کۆتایەکەی تابێ دوو جەمعی مؤنەسی سالم نیشانی جەمعی مؤنەسی سالم چی بوو ئەلف و تا سێ ئەوەی کە ناوەڕاستەکەی ساکینە زەید بەیت باشە ئەو دوانە بینت ئەوانە چوار جەمعی تەکسیریشمان هەیە کە ئەخیرەکەی هەر تایی کراوەیە پێنج ئەچینە سەر پێنج ئیسمێک کە پێشەکەی ئەلف یان یا بێ ئیسمێکە پێشەکەی واو بێ یان یا بێ باشە ئیسمێکتان بینی پێشەکەی واو یان یا بوو ئەو کاتە تاکە بە عنکەبوت پێشەکەی چییە؟ بیرمان چوو زۆر باشە دەست خۆش ئیسمێکە مفردێکی مشتەق بێ مفردێکی مشتەق نەبات ئیسمێکی مفرد نییە لەگەڵ ثابت مفرد نییە یەک دانە نییە ثابت کرد شتێکی جێگیر و تاڵ نەک چەند جێگرێک یەک جێگیر لە کاتی ئیسمی مفردی مشتەقی ئێمە تا ئەمان هەیە بە کراوەی ئەینووسین ئەوەش زۆر ئاسانە پێویست ناکات تەمان ئەبێ ئیسمی مفردی مشتەق بناسینەوە چۆن ئیسمی مفردی
مشتق من هبو بتاعي خر أنوسرة اسمي مفردش من هيك بتاعي خر أنوسرة ششام أمان آسانا يعني هر يكيان هول من نشانيكي ودا بنين نشاني جمعي مؤنثي سالم زانين وايا أوي كبيرشكي واو بيرشكي يا بي اس أي خوين أي زانين هروها جمعي تكسير وناي زانين أبي لبرمان به ويكم دانرشي ثلاثي ساكن وسطي جزائن كان راسكي ساكن به عنكبوت بيش تاعك شي مان هي واو أي كبريت يا أماني كبيرشكان يعني يا أيام بيرشكان يعني واو تاعك أبي بشي بنوسين بتاعي اسم مختوم بالياء قبلها بالياء والواو المت أما بيوتي واوي مت أماش بيوتي يائي مت أخير دانا من لما موضوعي اسمك أعجمي أعجمي واتشي أعجمي واتشي درسي رابردو باس ما قلت عربي نبي بياني باشا أعجمي واتا بياني اسمك أعجمي واتا ناوشي بياني بنيك كوتاكي تبي خوتان سيدي مكان ناوشي إنجليزي نابليون بونابارت أخيرا كي تشيا تايكي كراويا إنا شاري نبروكي اسمك ناويكي بيانية يستو ملكرات ناوي تشيا عربيا ناخير كواتك كوتاكي بدأنا نسي نبروكي ناويشي بيانية يكشتي بتشوق ماوا لم درسياو بيوم ما بدوباره كردنەوەش بێ زیاتر ئێژنا دەرسی ئەمڕۆ هەر ئەوەندەیە و زۆریش ئاسانە طبعا دوباره كردنەوەیە إعادة عند القراءة ها أما ها أوايا أي أما تشيبو أما أنت أي تشي بيلم المربوطة أي أمان ممدودة يانشتي كتير چونکە بۆیە هەردووشیان نووسم ڕەنگە لە نیشتیمانیا بەیەکێکیان بێتەوە بڵێ تای مەفتوحە دەربێنە لێرە تۆ ئەزانی مەفتوحە واتە چی کراوە فتح واتە چی کردیەوە مەفتوح کراوە بە ئیسمی مەفعول ئەمە ها مثل چی هذه مثل إنه ئەمە ها تەواو قسەیتیانە چونکە چی لەسەر نییە دوو نقطەکەی لەسەر نییە ئەبێ بە چی بەها تائی مەربوطە وەکو حەیات ئەوە باسمان کرد حياة اسمكي مفردة لعبة هالم لعبة نالم لعبة كسهيب للعبة لعبة كورة سيري كده همين بيك وبونو سيبي بوي اساقل قبل ملام لعبة اي قبلهم لعبة كورة لعبة كورة قدم لكاتي روشتنا تاع كان بيبلي لكاتي وستانا دبي نيليت ومدينة مدينة أيضا تاكي نخير عند وقوف والوصل وصل واتشي شيء زاني وصل جيشتن جاندن واتا أما كأجابة أما لره لم وصلها تاكا دان بيداني بلان بسر بخويك ها داني بياناني وهروها تاي كراوش وكو نبات اسمك مفرد حكايات شيء أزانة جوريكيتي بس برس كانون لو حوجورك يا سخير ما حكاية كاميتي كسيتر حكايات لتجورك كأما نسيوه يعني دبيلة جمعي مؤنثي بشي أزانيت بألفو تأكيا باشا أروان مفردي حكايات شيا حكاية يعني شي جيران وكان شو قطولي جمع أبي معناه كشي بجمع بكي أي مفردك إيمان شيا حكاية عفرين هذا أكيد ناليد دسخش خمان بكوريلين شي حكايات نارين حكاية لين حكاية كاني ننكم وايا بلام مفردك شيا حكاية تاكن نلين بلام بينوسن تاكن ملين بلام بينوسن طبعا لا شونك عباسي او اسمعنا او حرفانا اكين يكتب ولا تلفظ بينوسا بلام ميله لشوينك تراباسي او اكين كبيله بلام مينوسا تلفظ ولا تكتب بنمونا
هذا أو شو خوێندێتەوە باشە کۆ ئەلف ئەلفی دوای هاکە کۆ هەیە پۆشە ئەی بەڵام ئەبێ بێڵێن هذا وایە باشە الرحمن على العرش استوى الرحمن كس هي أو بالرحمن بخيانته ألم شي الرحمن كواتا أعلى ألف هي ناينوسي باشا تلفظ بيلا ولا تكتب باشا بلام شتك دينوسين ونايلين أما حكاية دينوسين بلام ميلة أو شتانا لا قواعدها وردة والعربي شابي وتي الضوابط اللغة ضوابط يعني شي دەستخۆش ڕێک و پێکەرەکانی زمان یعنی ئەم شتە وردوو بۆ نمونێ لە جسمی ئینسانە کۆمەڵێک بەستەری ورد هەیە تۆ زۆر حسابیان بۆ ناکەی بەڵام ئەو بەسەران هەر هەمانیشی خۆیانەکەن هەر ڕێک و پێکەرەکانی قاچ و دەست و باسک و ئەژنۆی ئێمە وایە زمانی عەرەبی بەم شتانە بە یەکترەوە بەسێتەوە الرحمن هذه ئەو دوو ئەلفە هیچ نانووسین بەڵام ئەیڵێن ئەوە لە دەرسی ترا باسێک ئەو ئەلفە خۆی بۆی دانراوە بۆ نمونە ئەمەیان داناوە بۆ ئەوی تۆ لە کاتی خوێندنەوە بڵێی الرحمانە و ئەم خۆیان بۆیان داناوە ئێژنا بە ئەسڵی زمانی عەرەبی نابێ بنووسرێ یعنی بە زاکیرە بە زیرەکی خۆت ئەبێ بیزانی بەڵام ئەوانی کە سەروبۆریان بۆ قورئان کردووە تەڵەن لە سەردەمی پێغەمبەران خۆی سەروبۆر نەبووە لەبەریان بووە باشە بەڵام دوای ئەوە سەروبۆر بۆ قورئان کراوە بۆی کە هەڵە نەخوێنرێتەوە ئێستا بۆ نمونە مەلیکی یەومی الدین مۆزوعەکەی ئەمەمان تەواو بۆ بۆیە ئیزافاتانەکەم بۆ تێگەیشتنی زیاتر مەلیکی یەومی لە قورئان ئاوا نووسراوە مەلیکی یەوم الدین باشە لێرەدا ئەمەی بۆ کراوە بەڵام بە ئەسڵ تیای نییە ئەشتوانی چۆن بیخوێنیتەوە بڵێ مەلیکی یەومی الدین کەسمان ناڵێن مەلیکی یەومی الدین وایە لە سورة فاتحة ويا ألين مالك يوم الدين بس أجر بجلي مالك يوم الدين قراءة كيترو هيتش جناح بار نبي كبر سياري هي لسلوه دستان خوش به أو حوت شوينا من هي يكجر بس العيلة معه يكم ينشيبو فعلك تأكي أصله خويبه وكو سكتت دوتاهات دوم يعني يا أبي ساكين به يا أبي وعين تربه كواتە کە سێپیت بوو تاکە هی خۆیەتی دوو اسمێکی مشتقی مفرد وەکو نەبات سێ جەمعێکی مؤنەسی سالم نیشانەکە چی بوو ئەلف و تا هەروەها چوار ئەو وشانەی ئەو ئیسمانی کە ناوەڕاستەکان چییە ساکینە بەیت زەید ئەوێت تاکی بەکراوی بنووسین هەروەها دوای جەمعی تەکسیر ئەو اسماني كاسميشي علما بلام غير عربي او الاعجمي وكو بونابارت هروها او اسمانشي كبيشتا اكراوك واو من هي يان باش جانكم درسي امر من طاو لشي اوش ساقوت